وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانەی تایبەت بە مافی مرۆڤی بڵاو کردەوە و تێیدا باس لە دۆخی مافی مرۆڤ لە ڕووی سیاسی و کەسایەتی و کاری ڕێکخراوەییەوە لە هەموو وڵاتانی ئەندام لانەتەوە یەکگرتوەکان و چەند هەرێمێکیش دەکات کاژمارەیان 200 هەرێم وڵاتە و لەو نێوەندەشدا هەڵسەنگاندنی بۆ دەستگامنیەکانی هەرێمی کوردستان و ڕەوشی مافی مرۆڤ کردووە. سەبارەت بە هەرێمی کوردستان راپۆرتەکە باس لەوە دەکات پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە دوو حزبی سەرکی باڵا دەستن لە کوردستان هەر کامیان دەستگایەکی سربەخۆی ئەمنی و هەواڵگریان هەیە. هەروەها ئەم دوو حزبە هەر کامیان خاوەنی هێزی پێشمەرگەی تایبەت بەخۆیان و هەر حیزبە و خاوەنی پۆلیس و هێزی ئەمنین. هەرێکەشیان دەستگایەکی یاسایشی تایبەت بەخۆی هەیە کە لە ژێر چەتری ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستاندا ڕێکیان خستووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتی ساڵانین تایبەت بە مافی مرۆڤ هێزەکانی یاسایشی هەردوو حیزب بە ئەشکەنجەدانی دەست بەسەرکراوان تۆمەتبار دەکات بە تایبەت ئەو عەرەبە سوننانەی کە لەلایەن ئەم دوو دەستگایەوە دەستگیر کراون. راپۆرتەکەوەی ئاشکرا کردووە کە پارێزبەندی بۆ چەند بەرپرسێک هەیە کە تۆمەتبارن و لەلایەن دەستگای یاسایشی هەرێمەوە چاوپۆشیان لێکراوە. سەبارەت بە دۆخی زیندانیان ئاماژەبەوە دەکات زیندانی چاکسازی هەولێر بۆ 900 کەس گونجاوە بەڵام 1957 زیندانی تێدایە. خزمەتگوزاری تەندروستیش لەو زیندانە زۆر کەمە و بەلایانی کەمەوە 3 زیندانی کە نەخۆشی درێژخایانیان هەبووە بەو هۆیەوە گیانیان لەدەست داوە. بەپێی زانیاریەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان بەلای کەمەوە 50 چالاکوان و ڕۆژنامەنووسیان لە شارەکانی زاخۆ و هەولێر بە هەڕەمەکی دەستگیر کردووە لە کاتێکدا گردبوونەوەی دوور لە تونند و تیژیان بەڕێوە بردووە لە کاتی دادگایکردنیشاندا مافەکانیان پێشێل کراوە. هەروەها راپۆرتەکە باسی لەوە کردووە کە هێزە ئەمنیەکان گومان لێکراوان بەبێ بڕیاری دادگا دەستگیر دەکەن و لە زیندان دەیان هێڵێتەوە هەروەها ڕێگری دەکەن لەوەی دادگایی بکرێن. هاوکات باز لە دەستگیرکردنی مامۆستا بەدەلبەرواری دەکات کە چۆن هێزی ئەمنی هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکەی بەبێ ئەمری دادگا و دەستگیریان کردووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوەشی ئاشکرا کردووە دەستگامنیەکان مافی خۆپشاندانی هێمنانیان لە خەڵک قەدەغە کردووە و بە ئامێری شۆکی کارەبایی کە ئاباداری کارەبایی ناسراوە وەڵامی خۆپشاندەران دەدەنەوە. هاوکات راپۆرتەکە باز لەو سانسۆرە دەکات کە خراوەتە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان هەروەها دەڵێت حکومەتی هەرێم دەسڕاگەشتنی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بە هەندێک شوێن سنووردار دەکات بە تایبەتیش گیراوان بە یاسای تیرۆر بەوەش ناهێڵێت زانیاری تەواویان لەسەر ڕەوشی ئەو کەسانە دەست بکەوێت. لە کۆتاییشدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا وتوویەتی بازگەکانی هەرێم گرفتی زۆر بۆ هاوڵاتیانی دەرەوەی هەرێم بە بیانووی ڕێگری لە تیرۆر دروست دەکەن و لە بازگەکاندا دانهێڵنەوە.